نەخۆشیەکانی دڵ یان گرفتی دڵ لە منداڵدا کە ئێستا گرفتێکی باوە وە هەر لە مێژە ئەم گرفتە لە منداڵە بوونی هەیە جۆری جیاوازی هەیە و هەر جۆرەیان کە نیشانەی تایبەت و نیشانەی جیاوازی هەیە و باز لەواکەین کە چۆن ئەم گرفتە پێی بزانرێت دایکان و باوکان ئەگەر منداڵەکەیان گرفتێکی دڵی هەبوو یەکێک لە نەخۆشیە باوەکان یان نەخۆشیی زگماکی دڵی هەبوو پێی بزانێت هەر لە سەرەتای یانە چەند مانگی سەرەتای تەمەنیەوە و دواتر بۆی چارەسەرەکەی ئاسانتر بێت وە نەخۆشیە باوەکانی دڵ لە منداڵدا کامانەیە گفتوگوی تەورەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاسۆفایەک پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی دڵی منداڵە دکتۆر جان فەرمووی بەخێر بێ بەیانی بەڕێزت باش باشی دکتۆر گیان خۆش دکتۆر گیان بەیانی باش بەخێر بێت سڵاو لەبێت بەخێر بێت فەرموو سپاس دەکەم بەخێر بێت دکتۆر فەرموو دکتۆر گیان بەخێر بێت زۆر سپاس بەیانی ئەوەش باش بەیانی باش زۆر سپاس بەخێر بێت با جارێ با بزانین چەند جۆر گرفتی دڵ هەیە لە منداڵە نەخۆشی زگماکیەکان با بڵین کە لە مناڵایە بابا و خەڵک کونی دڵ ناوێنێ خۆی دوو جۆری ڕئیسیە کە مناڵ لە دایکە بێ یە جۆریکیانەوانن کە شینە بنەوە واتە مناڵەکە یەکسە کە لە دایکە بێ ڕەنگی زمان و لێ و پەنجەکانی شینن ئەمە جۆرێکە زۆر بە ئاسانە ناسرێتەوە چونکە مناڵەکە جیاوازە لە مناڵەکانی ترکە لە دایکە بێت بەڵام ئەمە شەر نییە هەموو مناڵە کە لە دایکە بێ شین بێت نەخۆشی دڵی هەبێت ئەویان بابەتێکی ترە ئەبێ پزیشک یەکلایی بکاتەوە بەڵام هەندێک جۆری شینبوونەوە هەیە بۆ نمونە لە پەنجەکانە بەزڕواایە لە مناڵی لە سا پەنجای مناڵی تازە لە دایک بوو هەیەی بەڵام لێوی و ناو لێوی و زمانی نیەتی ئەمە ئاساییە لە مناڵە ئەمە جۆری شینبووەکانە جۆرێکی ترمان هەیە شینبوونەوەی نییە واتە مناڵەکە کە لە دایکە بێ ڕەنگی جوانە بەڵام هەناسەی تەواو نییە بۆ نمونە هەناسەی لیانی هەناسەکانی زیاد یاخود تەنگە نەفەسە بێ کە شیرە خوا چۆن نەزانین مناڵ تەنگە نەفەسە بێ کاتێک کە مەمەکەی پێ تەواو ناکرێت لەسەر سنی دایکێتی ناتوانێت هەناسەیەک وەرەگرێتەوە ئەوە ئەزانیت کە ئەم مناڵە تەنگە نەفەسە بەو شێوەیە دەرەکەوێت جۆرێکی ترمان هەیە بۆ نمونە مناڵەکە عرق زۆر زۆرەکاتەوە لە باوشی دایکیاتی دایکی هەستەکە دەستی هەمووی تەڕ بووە کاتێ شیریاتێ تەوان هیلاکبوونی مناڵ تەنها لە کاتی شیر خواردنایە کاتەکانی کە ئاساییە لەبەرەو لەو کاتە تەڕە بێ دەستی ئەوە یعنی عرقە کاتەوە ناوچوانێ بەڵام لەشی بەشەکانی تری نەخێر تەڕ نابێت جۆی خۆ دەرخستنی تری هەیە مناڵەکە زوزوی تیاوی سنگەگرێ ئەی با بۆ پزیشک ئەڵە زوزوو نەخۆشەکەوێ ئەمە تەبان دەرکەوتنەکانە لە ئەوڵی تەمەنە بەڵام لە بەشەکانی تری تەمەنیشا هەیە بۆ نمونە هەموو هەر یەک ئەم ببوورە هەر یەک لەم نیشانانە ئەکرێت بڵێن نیشانەیە بۆ جۆرێکی جیاوازی نەخۆشی یان گرفتێکی دڵ لە مناڵە بێگومان ئێستا جۆرێکمان هەیە کون لە بەشی سەرەوەی دڵە بڕواتان هەبێت جاری وا هەیە لە 5 ساڵی یەکەمە هەر دەرکەوتنی نییە یعنی هەستی پێ ناکەین زۆر هەیە لە کۆلیجا پێزانرێت یاخود ئافرەتە و چەند سکێکی کردووە یا پیا و تەمەنی گەورە بووە ئەنجا کونی ئەڵێ وڵا کونی دڵ تازە دۆزیوانێتەوە ئەمە ئەو جۆرانن لە بەشی سەرەوەی دڵن زۆر دیار نین بەڵام بەڵای زۆر بە دواوەیە ئەگەر زوو نەزانرێت ئەم تەمەنی 5 ساڵ بۆ نمونە کە بەڕێزت باست کردوتت لانێ هەر نەزانن ئەم گرفتەی هەیە بە چییە دواتر خۆی نیشانەیە دکتۆر بێگومان خۆی لە ئەوڵی تەمەنە پیشانانێکی هەیە بەڵام زۆربەی ئاینەکان لەوانەیە زۆر احتیمامی نێنێ بۆ نمونە زۆریان لێیان بپرسیت ئەڵێ لە مناڵی هەر حەزی لە خۆداپۆشین نەبووە ینی شەوان دایکی ئەڵێ هەردایە پۆشم لە خۆیە کاتەوە حەزی لێ لە بەردەمی موبەڕیدەکا بخەوێ چونکە لەشی گەرمە ئێستا زۆربەی مناڵ بەخوا هەروای زۆر حەزی لە گەرمانیە نا ئەخی ئێمە باسی ئەو جۆرە ئەکەین کە زۆر زۆر با بڵێن تونڕەوی تیاکە ینی ئەچێ لەسەر ئەرزەکە ئاخەوێ حەزی لێ نیە سەر جێیەکە بخەوێ ینی ئەوەنە لەشی گەرمە حەزەکە دایمە لە شوێنێکی فێنکا بێت بە تایبەتی لە زستانیشە هەرەوەی حەز لێ
ئەوە یەکێ لەو نیشانانە. نیشانەیەکی تری لە مەکتەبە بۆ نمونە لە ئەوڵی مەکتەبە یاخود لە ڕەوزەیە ئەڵێ لەگەڵ مناڵەکانی تر ناتوانێت بەو شێوەیە یاری بکە، توانای نییە، زوو هیلاکە بێ، یا لەگەڵ دایکی یا لەگەڵ باوکی چێ بۆ بازار زووتر هیلاکە بێ، ئەڵێ هەڵم گرە. یعنی ئەمانە کۆمەڵی نیشانەی غێر مباشرن، یاخود بە شێوەی ڕەبوو دەرەکەوێت. هەنێ مناڵ هەیە بە ڕەبوو، واتە ئەوەی کە نەخۆشی ڕەبوو سنگە کەچی بە لە پشتێوە نەخۆشی زگماکی دڵ هەیە. هەنێکی کە زۆر دواکەوێت ئەچێتە تەمەنی 20ەکان 30ەکان 40ەکان، ئەوە جیاوازە بۆ ئەو جۆرە بە تێکچوونی لیانی دڵ دەرەکەون، واتە بە زۆری لە ئافرەتە ئەو جۆرە یەن ئەڵێ من سکێکیشم کردو دوانم کردو هیچ مشکلەم نییە، بەڵام ئێستا هەستەکەم دڵم ترپەترپی زیایی هەیە. دکتۆر واتە ئەم تێکچوونی لێدانی ئاسایی دڵە لە مناڵە کەمتر ڕوایە، بەڵێ ڕوایات، بەڵام کەمتر ڕوایە لەم جۆرە نەخۆشیە. جۆری ترمان هەیە، سە بۆ منە مناڵمانەیە لە دایکە بێت تێکچوونی لیانی دڵی هەیە، ئەمە جیازە، یا لە ناو سکی دایکە بۆ نمونەم ئافرەتێن چون خۆتە زانی ئێمە نەخۆشیەکانی زگماک خۆ لە دەرەوە دەست پێ ناکە، لە ناوسکی دایکەوە دەست پێەکە. لە 6 هەفتەی یەکەم مناڵ دروستە بێت دڵی و ئەنجا بەشەکان دروستە بێ و بەشێکی کێشەیە بێت. دکتۆر سۆنەر ئەمە نیشانەیە لە کاتی گیانی گرفت و یان ناتوانی گەشەی دڵ؟ بەڵێ سوارێکی زۆر گرنگە. خۆی جیهازی سۆنەر جیهازە، واتە بەکارهێنەرەکەی گرنگە، ئەوەی ئیشی لە سەرەکامە بەستم. پزیشکی سۆنەر بێگومان سەیری دڵی مناڵەکات، بەڵام سەیریەکە بۆ چ شتێک؟ سەیرێکە بۆ لیانی دڵەکان لە 8 هەفتە لە 7 هەفتەی یەکەمە، بۆی بزانم دڵی مناڵەکە لێ یان نا، بۆی بزانێ ئایا مناڵە زیینۆیانە. بێگومان لەو تەمەنا نازانرێ نەخۆشی زگماکی دڵ هەیە یانە، بۆ چونکە مناڵەکە خۆی زۆر بچووکە و دڵیش زۆر بچووکە، پێکاتەکەی ناناسرێتەوە. باشترین کات بۆ بینین 16 هەفتەیە، 16 هەفتەی سکە. بەڵام چۆن عادەتەن پزیشکی سۆنەر ئەگەر ببینێ مناڵێک بۆ منە دەستی قاچی یاخود بەشێکی جەستەی کێشەی هەیە، یاخود ئاوی زۆرە، یا بۆ نمونە ئاو لە ناو سکایەتی، یاخود هەستەکات دڵ شێوەیەکی ناڕێکی هەیە، ئەو کاتەی نێرە بۆ پزیشکی دڵی مناڵان. ئەوە ئیشی ئێمەیە. پزیشکی دڵی مناڵان تەشخیسەکان ناوسکی دایکە، ئایا ئەمە نەخۆشی زگماکیە؟ ئێمە ڕۆتینلی با زۆر وازەح بم، لە عێراقا هەموو کوردستانیشە ئەم بابەتە زۆر تازەیە، بەڵام سەراحەت ئێمە لە سلێمانی من لە 2011 دەستمان پێ کردووە، بەڵام لە عێراقا لە 2016 حەڤۆ دەستیان پێ کردووە، لە زۆربەی شارەکان نییە تا ئێستا ئەم شێوە تەشخیسە. ئەگەر ئەمە باو ببێ بە باو هەموو شارەکان بگرێتەوە وەکو شارە دەوڵەتەکانی تر، ئەبێ هەموو دایکێک کە سکەکە یەک جار لە تەمەنی سکەکە ئیکۆی دڵی مناڵ بکات. ئیکۆی دڵی؟ بەڵێ، ئێستا بۆ نمونە لە دەوڵەتەکانی دراوسێمان ئەوە ئەبێ لە 16 بۆ 22 هەفتە لە جاری یەکەم، جاری دووهەمیش بۆ نەخۆشیە کەم با بڵین ئەوانەی کە زۆر خەتەر نین لە 31 بۆ 33 هەفتەی سکەکە ئیکۆی دڵی بۆ ئەکرێ، بۆ ئەوەی بزانی ئەم مناڵە چ گرفتێکیەیە و ئامادەکاری بکرێ بۆ کاتی لەدایک بوون. چونکە من لە یادمە ساڵی 2010 لە ئەمریکا لە ترینینێ بووم لە تەکساس، مناڵێک وتیان سبێنێ لە دایکە بێ لایەکی دڵی بەم شێوەیە، تیمێکیان حازر کردو بۆ لە دایک بۆ ئەمەلیاتی کرد. پاشەوە ئێمە لێرە ئێستا بە خۆشحاڵی و پێتەڵەم یەکەم سنتەرین لە عێراقا، بۆ نمونە ساڵی پار نەخۆشێک هەفتەیەک پێشەوەی لە دایک بێ ئامادەکاریمان کرده بوو کە چی بۆ بکەین، قەستەری بۆ بکەین دوای لە دایک بوون. ئەمە سۆنەر دەریخست یا ئێکۆیەکەیان بۆ کردبوو؟ لە سۆنەرە ئەڵێ نائاساییەکەیە، ناتوانێت بچێتە تەفاسیلیەوە، چکە بە سەراحەت ئیشی ئەو نییە و حەقی شێتی، یعنی ئەو تەنها لیڤڵی یەکەم موویمەوەیە بزانێ ئەمە کێشەیەکەیە، گرفتەکە ئینێرێ بۆ لیڤڵی دووهەم یا سێهەم، ئەویش پزیشکی پسپۆڕی دڵی مناڵانە. ئەو کاتە ئەو ئەچێتە ناو وردەکارێکەوە، ئەمە چییە و پێکاتەی چییە و چی پێویستە، ئایا لە ناو سکەکە چۆنە بێ و دوای لەدایک بوون چیە بێت. ئەمانە پێشوەخت هەموو دایکێک پێویستی وایە بەرەزت وادوت
هەموو دایکێک پێویستی بۆیە لە کاتی دووجانیەکە یەکجار ئیکۆ بۆ دڵی منداڵەکە بێگومان بەس لە عێراق جارێ قانون نییە ئەی لە دوای لەدایک بوون پێویستە ئەمەم کرێ دوای لەدایک بوون طبعا مناڵ کە لەدایکە بێ ئەبێ پزیشکی مناڵان بیبینێت نەک دڵی مناڵان ئەبێ پزیشکی مناڵان واتە ئەو پزیشکانی کە پسپۆرن لە مناڵی تازە لەدایک بووە ئەبێ هەموو پزیشکێک هەموو مناڵێک پزیشکێک بیبینێ پزیشکێک تایبەتمەند بیبینێ ئەو پزیشکە قەرارەیە ئایا بینێرێ بۆ ئیکۆیاننا چونکە بەڕاستی خۆ ناکرێتەوە هەموو مناڵە لەدایکە بێ و ئیکۆشی بۆ بکەیت پێویست ناکە هەموو مناڵە بێگومان لە هەندێک وڵات لە دنیاە لەبەرەوەی کواڵتی خزمەتگوزاری زۆر بەرزە لە بەشی خوددەچ واتە بەشی تازە مناڵی تازە لەدایک بوو کۆمەڵە تێست هەیە ئەکرێت یەکێ لەو تێستانە ئیکۆیە بەڕاستی ئەمە بەحسێکمان کرد ساڵی 2013 وەو کاتە من بۆ وەزارەتی تەندروستیشم تەقدیم کرد بەڕاستی چی بوو تێستێکی زۆر بەسیط هەیە جیهازێکی ئۆکسیمیتەر ئەوەی کە لە کاتی کۆرۆنا خەڵک بەکارێنە بۆ پەنجەی مناڵ کە لەدایک ببێ ئەگەر لە بەشی سەرەوەی ئەم دەستەی و لەگەڵ بەشی خوارەوە قاچی بۆی دابنی ڕێژەیەک گۆڕانکاری لە ئۆکسجینە هەبێت ئەوە ئەینێری بۆ پزیشکی ئەبێ ئیکۆی بۆ بکرێواتە پزیشکی دڵی مناڵە یعنی تێستێکی زۆر بەسیتە ئەو کاتە بۆ وەزارەتیش تەقدیممان کرد وتمانەمە باشتە و ئێستا ئێمە لە سلێمانی بەڕاستی بە خۆشحاڵەوە لە هیچ شوێنێک تەقدیم ناکرێت بەس لێرە ئەکرێ ئێمە لەو کاتەوە لە خستەخانە حکومیەکانمان و دەرەوە ئەوان خوددەجەکانی تریش تەطبیقاکرێ زۆر ئاسانە پێشەوەی ئیکۆی بۆ بنێری تۆ ئەم تێستە بەسیتاکەی نێرسەکە ئەتوانێن بیکەواتە پەرستارەکە ئەتوانێن بیکە زۆر بە ئاسانی تێستێکی 3 سەعاتیە بۆ مناڵەکە ئەکرێت لە 3 جار لە سەریەک و ئەتوانی بگەی لە 180 بۆ 85 نەخۆشیە دڵەکان لە مناڵی تازە ڕێگەیەکی ئاسانیشە دکتۆر ئێمە زۆر جار کاتە دایک و باوکەکان ئەبیسی مناڵەکان تووشی هاوکردن ئەبێت ئەترسن ئەڵێن نەکات تووشی ڕۆماتیزمەی دڵی بکات ئەمە لە هەموو هەوکردنەوەکۆیە یان لانەیە هەندێک هەوکردنی تایبەت بێ مەبەستە ئەو مناڵانەیە گەورن تەبعا ئەوانەی کە قورگێشیان تووشە بێوان من بە خۆشحاڵیەوە پێ و بڵێم نەخۆشی ڕۆماتیزمی لە ئەوەی لە قورگەوە تووشە بێ خەڵک پێڵە ڕۆماتیزمی دڵ لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە کوردستانە زۆر کەمی کردووە هۆکارەوەی زوو بەدەم نەخۆشیەکەوە چەند؟ وەڵاهی من ناتوانم بڵێم چەند هۆکارێکە یەکێکیان وشیاری خەڵک زیاترە بەرامبەر نەخۆشیەکان کە یەکێک نەخۆشەکەوێ بۆ نمونە قورگێ بێ زوو یا کێشەیەکێ بێ ئەیبەن بۆ لای پزیشکی مناڵانە یعنی ئەوە یەکێکە لە گرنگترین ئەتوانم دووەمی شتێکی کە بڵێم ئەویژەوەیە بەکارهێنانی زۆری ئەنتیبایۆتیکە لەلایەکەوە زۆر هەڵەیە چونکە زۆربەی بەکتریاکانی ڕیخۆڵاونێ بەڵام مدەیەکی زۆر ئەو عادەتە خراپە کرابوو ئەو جۆرە بەکتریایی زۆر کەم کردەوە لە ناو کۆمەڵگای ئێمە ئێستا گەر سێری کۆمەڵگەکان بکەین بە گشتی ئەتوانم ئێستا بۆ نمونە لە میسر زۆرە ئێستاش زۆرە بە ئێستاوە لە عێراقا من وەکو چکە ماوەیەک ئیشم لەسەر کرد لێرە لە ماوەی 6 ساڵە 3 بۆ 5 حاڵەت هەبووە لەم شارە بەڵام بۆ نمونە لە جنوبی عێراق لە ماوەی عینەن مدە تقریباً 150 بۆ 200 حاڵەت هەبووە هۆکارەکە ئەوەیە وشیاری تەندروستیە وشیاری تەندروستی بە پێی ناوچەکان جیاوازە تا وشیاری تەندروستی زیاتر بێ زووتر بە دەنگێواچی لەبەرەوە من سەراحەت ئەو نەخۆشیە ئێستا بە خەتەر نازانم لەسەر کۆمەڵگە و کۆمەڵگەی ئێمە و مناڵی ئێمە و دڵی مناڵێ بەڵام شتێکی تر بە خەپتەرەزانم کە ئەوەش تازێ و ڕۆژی جاری شکێش هەر لێرە باسم کرد ئێستا نەخۆشیەکەیە بە تایبەتی ئێمە لە 2011ەوە زۆر ئاشناین پێی و تەنها سنتەر بووین لە عێراق عینەن شت لە 2011 ئێمە لە 2016 بەحسمان لەسەر بوو و تەنها بەحسیشە تا ئێستا لە عێراقا ئەویش لە نەخۆشی کاوەساکی و لێکەوتەکانی کاوەساکیە تا 2020 کە کۆرۆنا دەستی پێ کرد ئەم نەخۆشیە بەڕاستی هەبوو ڕێژەیەک هەبوو ساڵانە لە بینی 15 نەخۆشمان هەبووە زیاتر نەبووە بەڵام ئەوەی تێبینی منە لە دوای ساڵ 20ەوە واتە لە دوای کۆڤیدەوە
ئەم نەخۆشیە بە شێوەیەکی تر خۆی دەرخستووە. شێوە ئەسڵەکەی ماوە کە کاوەساکیە، بەڵام شێوەیەکی تریشی هەیە کە زۆر باو بووە ئێستا، زۆر باو بووە. تەنانەت مانگ هەیە 15 بۆ 20 نەخۆشمان هەیە. خۆی نەخۆشیەکە چۆنە؟ نەخۆشیەکە میسکی پێڵین. دوای کۆڤید ناسرا بەڕاستی یەکەم جار لە ئیتالیا ناسرا لە مانگی 6 2020 لەو کاتە ناسرا. من یەکەم حاڵەتم لە سلێمانی تەشخیص کرد لە مانگی 7 2020 هەل لە دوای یەک مانگ لە دەرچوونی گایدلاینەکە. و لە کوردستانە وردە ئاشنایەتی دروست بوو بەرامبەرەمە و لە عێراقیشا، و ئێستش هەوڵێن زۆر بڵاویکەینەوە ئاشنایەتیە. بۆچی؟ چونکە ئەم نەخۆشیە هۆکارێکی زۆر خەتەرە بۆ نەخۆشی بۆرەکانی دڵ کە لە مناڵە ڕووەیە و دوایی لە گەورەیە خۆی دەرەخا، لە گەورەیەکی زووە. واتە لە جیاتی جەڵدەی دڵ بۆ نمونە لە 40 ساڵ 50 ساڵ بەرەو سەرەوە لێیبە لە بینی 15 بۆ 20 لێ ئەیە، هەندێک جار 20تانە حاڵەتیوە. ئەمە چییە؟ باگراوندەکەی ئەو نەخۆشیەیە، بەڵام پێشتر نەزانراوە. ئێستا وشیارەیەکی زیاتر هەیە بەرامبەر ئەم نەخۆشیە، لەبەرەوە سەیرەکەی تەشخیصکردنیشی زیاترە. بەڵام من ئەوەی تێگەم دوای کۆرۆنا ئەم ڕێژەی زۆر بەرز بووە. پەیپەرێکم دەرکردو بەحسێک سەراحە لەم بابەتە تا ئێستا نزیکی 8 پەیپەرم دەرکردووە، هەمووشی لە دەرەوە. پەیپەرێکم دەرکردووە 7 ئەوەنە ئەو نەخۆشیە زیای کردو دوای کۆڤید. هۆکاری هەیە تا ئێستا لە هەموو دنیا وایە طبعاً. ئەمە مەبەستمە هاتنی کۆڤید چ پەیوەندیەکی بەم نەخۆشیە؟ بەڵێ هاتنی پەیوەندیەکی زۆری هەیە، چونکە ئێمە زۆربەی زۆری توش بووە، سیستمی بەرگریمان جیاواز بووە، سیستمی بەرگری لەشمان جیاواز بووە. ئێستا بەرا کاردانەوەی بۆ نەخۆشیەکان زۆر سەیرە، جیاوازترە لە پێشوو. هەر بۆیە ڤایرۆسێکی ئاسایی شەگری سیرەکەی ئەو کاردانەوەی هەیە، ئەو کاردانەوە جیاوازەی هەیە کە بە سەراحەت ئێمە بەردەوام ئێستا پەیپەری تازەی لەسەر دەرەکەین. و ئێستا بە تەمای گایدلاینە من لە جامیعەی عەرەبی بۆ نمونە لە میسر پار پریزنتیشنێکم کرد لەسەرەوە، و ئێستا گروپێکمان دروست کردو، ناومان ناوە کاوەرابی یعنی کاوەساکی ئەرەبۆرد. هەموو دەوڵەتە عەرەبیەکان یەکمان گرتووە بۆ ئەم نەخۆشیە، و ئێستا گایدلاینە ئینشەڵا لە چەند مانگی داهاتووە دەرەچێ لەسەر ئەم بابەتە لەسەر مستەوای دەوڵەتە عەرەبیەکان کە من بە خۆشحاڵیەوە 5 کەسین، یەکێکیان منم. ئەم گایدلاینەکە دەرەچێ لەبارەی ئەم نەخۆشیە و بۆ ئەوی خەڵک فێر بکەین، پزیشکەکان فێر بکەین، بە تایبەتی ئەوانەی فێستلاینیان پێڵێن. فێستلاینەوەیە کە یەکەم جارەی بینە نەک ئێمە، بۆیە زوو بناسرێتەوە، بۆیە ئەچووکە دەرمانێک هەیە کە بەکار بێنرێ لە دەڕۆژی یەکەمی ئەو نەخۆشیە، نایاڵێ بۆریەکان گەورە ببێت. چۆن خۆی دەرەخات نەخۆشیەکە؟ مناڵێک تای زۆر ببێت لە 5 ڕۆژ تێپەڕێت، تەمەنی لە ساڵێ بەرەو سەر بێت. بەڵام لە ژێر ساڵەوە ئەگەر لە 3 ڕۆژیش تێپەڕ بێ، ئێمە هەر بۆ حسابیەکەین. لەگەڵ یا چاوی سوورە بێتەوە، پێستی سوورە بێتەوە، پێستی لە 2 هەفتەی دووەمە هەڵەیات و گرێ لیمفەکانی ئاوسێت. بەڵام تاکەی جۆرەکەی وایە کە بە هیچ دەرمانێ دانابەزێت، واتە پارستۆڵی بۆ بەکارێنی، پرۆفینی بۆ بەکارێنی دانابەزێ. هەر بۆیە زۆربیانە چن بۆ لای پزیشک. بۆیە من باسیەوە ئاکەم. بەرەوە ئێمە تارگتەکەمان خەڵک نییە زیاتر لەمە، تارگتەکەمان ئەو پزیشکانەی کە پێڵێن فێستلاین، واتە ڕوبەڕووبوونەوەی یەکەم. ئەوە زۆر گرنگە، بە تایبەتیوانی لە مەرکەز سەحیەکانی شەکەن زۆربەی خەڵک ئەبینن. ئەوە زۆر گرنگە لای ئێمە. باشە دکتۆر، لەم چەند ڕۆژی ڕابردووە بڵاوتان کردەوە کە لە ماوەی 3 ڕۆژە 50 قەستەڕەتان بۆ دڵی منداڵان ئەنجام ماوە. ئەم ڕێژەیە زۆر نییە؟ بەڵێ زۆرە. سەراحەت ئێمە ئەم ئیشە ماوەی ساڵەکە دەستمان پێ کردووە. ئیشەکە بە هێواشی دەستی پێ کردووە، بە تاکید بە 50 دەستی پێ نەکردووە. یەکەم جار 3 نەخۆش بووە، 10 نەخۆش بووە، 12 نەخۆش بووە، بەڵام ئەم جارە تیمەکەمان زۆر گەورە کرد. ئێمە سەراحەت لە سلێمانی ئیحتیمامێکی زۆرمان بە هاوکاری یاوە، وەتێ بە خۆمان نامانەوێت هەموو شتێ بە تەنیا بڵین خۆمان، بەڵکو لە نەخۆشخانەی بنین بیتار چەند پزیشکێکی زۆر بە توانای عێراقەیە، لەگەڵ ئەوان ڕێکەوتوین. ئاینە دکتۆر محەممەد ڕەسوڵی ناوە ئەوە، و لەگەڵ نەخۆشخانەی کەفیل لە کەربەلا ئاینەشە پزیشکێکی زۆر بە توانایە دکتۆر عەمار. بێجگەلەوە پزیشکەکانی خۆمان لۆکاڵ، تەلەبەکانم لەگەڵەوانی تەخەڕوجیان کردووە، خەڵکی زۆر بەتوانان، هەموو پێکەوە گروپێکی
هەشت پزیشک و سەر و سی کارمەندی زۆر بەتوانە لەوێ و لێرە هەموو پێکەوە یعنی تیمەکەمان سەر و چل کەس ئەبێ ئەوە نییە یەک کەس بێ و بچێ ئەم هەموو ئیشە بکە بێگومان ناکرێشتیوە تیمەکەمان زۆر گەورەیە و ئینشەڵا زۆربەی زۆریشی ئەم ئیشە بە سەراحەت ڕاستە توانایەکی خۆبەخشانەی ئەم گروپەیە خۆبەخشانەی ئەم گروپەیە بەبێ هیچ بەرامبەرە بۆ ئاگاداریتان بەڵام بە سەراحەت سەپۆرتێکی زۆر گەورەی مناڵ پارێز وەرەگریت مناڵ پارێزی کوردستان زۆر سوپاسیانەکەم سەراحەت منەوە ساڵێکە یعنی زۆر یارمەتیمانێن هێواشیواش پرۆژەکەمان گەورە کردووە و ئەم جارە گەیشتینە ئەو ژمارەیە چکە بەڕاستی ئەو خەڵکانە زۆ ئەتوان بڵێم لە سا هەشتایان هەشتا و پێنجیان نەیان توانیوە بچن بۆ با بڵێن دەوڵەتەکان چکە بە سەراحەتی هەر یەکێ لەو پرۆسیجەرانەی کراوە کە کونی دڵی بەشی خوارەوەی دڵ ئێمە یەکەم سنتەرین کە ئەوە ئەکەین لە هەموو کوردستانە ئەتوانین کونی بەشی خوارەوەی دڵ دابخین بە قەستەرە بە بێسنکردنەوە لە ڕۆژێک حاڵەتە هەمووی داخستنی ئەو کونە بووە یان ئەتوانم بڵێم لەو پەنجاویەکە 49یان عیلاجیان بۆ کراوە و لە سا یعنی ئەوەنە بە تاکیدەوە پێتەڵێم 49یان دوانیان تەنها نەکراوە ئەویش لەبەرەوەی حاڵەتەکان زۆر قورس بووە زۆر قورس بووە بۆیە نەمانتوانیوە مەجبور گرتمانە بەشی نەشتەرگەریمان چونکە ئێمە سەراحەت بەشێکی کێشمان دروست کردووە بەشی نەشتەرگەری تیمێکی گەورەتریشمان هەیە لەوێ و هەروەها مناڵ پارێز و کۆمپانیای قەیوان بەڕاستی زۆر سوپاسیاوانی شەکەم هاوکاریان کردین بە تەوان لایەنی ئەوان زیاتر مادی و لۆجستیە لایەنە پزیشکەکەیشی تیمەکانی خۆمانە ئێرە و بەغا و کەربەلا ئینشاڵڵا پێم وایە کارەکەمان گەورەترەکەین و یەک داواشم هەیە و هیوایشم هەیە کە بتوانین لەو نەخۆشخانە دڵی مناڵانەی خۆمان کە ئێستا هەمانە و بیناکەی تەواو بوو ئینشاڵڵا چاوەڕێین بەم نزیکانە لەوێ ئیش بکەیت بتوانین ئەو تیمە گەورەی بەرینە ئەوێ دەستی هەبێت لە هاوکاری ئەو تیمەی ئێوە یا دەستی هەبێت لەم کارە زۆر سپاسی هەردوو لایەنەکەین هەیوانیش و مناڵدەستی هەمویان خۆش بێت جا دکتۆر وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت ئەم منداڵانە زۆر جار شێوازی ژیانیان ئەبێت تایبەتتر بێت لە چاو مناڵانی ترەوە ڕێنمایی بەڕێزت بۆ دایک و باوکەکان و بۆ مناڵەکان چێ لەم کاتانەیە وەڵاهی تەوانەمانە دوو گروپن گروپێکیانەوانەیە قەستەرەیان بۆکەین گروپێکیانەوانەیە کە نەشتەگەری کردنەوەی سنگیان بۆکەین سەراحەت ئەوانەی قەستەرەیان بۆکەین ئیشەکان چکە نایکەینەوە سنگیان وانە بەس لە ڕانەوە ئیشەکەین تەنها من ڕێنمایی بۆ هەردوو گروپەکە بەم یەکەم ئەم مناڵانە ڕاستە نەشتەگەریان بۆ کراوە بەڵام بەخوا بەشێک کێشیان ماوە پێویستە متابعەکرێن بەلایانی کەمە ساڵی جارێک دووهەم شت پێویستە دەمودانیان پشۆن من ئەمە زۆر گرنگە ئیحتیمامی پێم ئەبێ کلۆر نەبێت دانیان پوکیان ئیلتیهاب نەکات چونکە یەکێکە لە مەزدەری ئیلتیهابی دڵ لەبەرەوە پێویستە ئەگەر جارێک بێ بۆ لای پزیشکی دڵ من دایمەوەیان پێڵم دوو جارە بێ بچی بۆ لای پزیشکی ددات یعنی ئەوەنە بەلامەگەر ئەنجا شیرینی و چکولێت و جبس و قاوە و نساردی و ئەم شتە خراپانەی دوکانەکان بەڕاستی بۆ بە بەڵا بۆ نەخۆشەکانی من هەر نەک مناڵان کە کێشە و گرفتی دڵیانەیە بۆ هەموو مناڵێک دکتۆر یەخوا لەشتان ساخت هەر بمێنن بەڕێز